لە نیوەی یەکەمی سەدەی حەڤدەی زاینی مێرنشینێکی تر و میرایەتێکی تری سیاسی لە مێژووی کوردانە دروست بوو بە ناوی مێرنشینی بابان کە لە فەقی ئەحمەی و دارشەمانەوە دەست پێکاو لە ناوچەی دارشەمانە و مەرگەوە بۆ ناوچەی قەلاچوالان و لەوێشەوە بۆ سلێمانی. مێرنشینی بابان توانین بڵێن یەکێکە لە فترە مێژوویە زۆر زێڕینەکانی مێژووی نوێی کورد کە توانی لە سەردەمی مێرنشینی بابانە کۆمەڵێکی زۆر گۆڕانکاری ئەدەبی و عیرفانی و سیاسی ڕووبدا کە تا ئێستا کەش کاریگەریان لەسەر ژیانی کوردان و هەروەها ئەدەبیات و حتا نووسینی نێوزمانی کوردیش هەیە. بۆیە بە شوەیەکی گشتی توانین لە ماوەی فەرمانڕەوایەتی 200 لە مێرنشینی بابانیەکان لە نیوەی یەکەمی سەدەی حەڤدەی زاینیەوە بۆ نیوەی یەکەمی سەدەی 19 تا کۆتایی و ماڵاواییکردن لە ساحەی سیاسی مێرنشینی بابان توانی کاریگەریەکی باش لەسەر ڕەوڕەوەی ژیانی دانیشتوانی هەرێمەکانی مێرنشینی بابان دابنێت. بابانیەکان بنەماڵەیەکی دیار و دەست ڕۆیشتووی مێژووی نوێی کوردن، خاوەنی دەسەڵات و پێگەیەکی کۆمەڵایەتی ناوچەیی و هەرێمی بوون. بابانیەکان خاوەنی بیرۆکەی ئەدەبدۆستی و شعرزانی و گرنگیدان بە زانست و زانیاری. لە مێژووی میرایەتی بابانیەکان گرنگیەکی زۆر بە بوارەکانی خوێندن و مەدرسە ئاینیەکان و کۆکردنەوەی زانایان لە دەوری خۆیان دراوە. بنەماڵەی بابانیەکان لە کۆتاییدا توانیان لە بنەماڵەیەکی ئاینی و ئەدەبی و زانستیەوە ببنە خاوەنی میرایەتیەکی بەرز و بەهێز و دیاری ڕۆژگاری سیاسی خۆیان. بە جۆرێک توانیان لە مەیدانی حکومداریشدا هاوشێوەی بوارەکانی تری بنەماڵەکەیان ڕۆڵێکی باش بگێڕن. لە ڕاستیدا من پێم وایە خەڵک بابانەکانی ناساندووە، یعنی بابانەکان لە ڕێگەی غەیری بابانەکانەوە ناسێنراون، نەک بابانەکان خۆیان ناسی بێ کە پێشم وایە ئەوە ڕاستیە ڕاستەقینەکەیە کە هەمیشە خەڵک ئەو کەسە یا ئەو لایەنە یا ئەو گروپە یا ئەو کارە هەڵسەنگێنێەوە بە لا باشەکەی و لا خراپەکەیە. تێکڕای ئەو کەسانەی لەسەر مێژووی بابانیان نووسیوە زۆر بە حرمەت و تەقدیر و ڕێزەوە باسییان کردوون کە ئەمە بۆ خۆی پێناسەیەکی جوانە بۆ بابانەکان بە تێکڕایی. مێرنشینی بابان لە نیوەی یەکەمی سەدەی حەڤدەیەمی زاینی و لە ساڵانی 1649 و لە سەردەستی فەقی ئەحمەدی بابان دامەزرا. میرایەتەکەش بە ناوی بابانەوە چووە ڕێزی مێرنشینەکانی تری کوردستان. پاشگری بابان کە بۆ فەقی ئەحمەد بەکاردەهێنرا و هەر لەبەر ئەمەش مێرنشینەکە بەناوەوە ناسێنرا. مەبەست لە وشەی بابانیش بریتی بوو لە کەسایەتی گەورە و ڕیش سپی و سەرۆکی بنەماڵە. گوندی دارشەمانە و ناوچەی پشدەر و قەڵاتزێ دەبێتە یەکەم وێزگەی دەسەڵاتدارێتی میرایەتی بابانیەکان و لەوێوە ڕۆڵی سیاسی و سەربازیان فراوانتر دەبێت و پاش 37 ساڵ لە ساڵانی 1686 زانیدا میرایەتی بابان دەچێتە قۆناغێکی نوێی دەسەڵاتدارێتیەوە و میرایەتەکە بە تەواوەتی بەهێز دەبێت. مێرنشینی بابان بە درێژایی ماوەی میرایەتەکەیان زیاتر لە پایتەختێکیان هەبوو و پاش فراوانبوونی مێرنشینەکە لە دارشەمانەوە بۆ ناوچەی مەرگە و لەوێشەوە بۆ قەلاچوالان و پاش بەهێزبوونی مێرنشینی بابان بە هۆکاری سەربازی و بیر لە بنیادنانی شارێکی نوێ کرایەوە و شاری سلێمانیان بنیادنا. شەرەفنامە شەرەفخانی بەدلیسی وەکو سەرەتایەک باسی زنجیرەی میرنشین و میرانی بابانی کردووە کە لە میر بۆ داخەوە دەست پێ دەکات. بەڵام ئێمە کۆمەڵێک ئاماژەی ترمانەی لەسەر چاوەکان کە پێمان دەڵێ لە کتابەکانی نور ئەنوار لەسەر میر هەمزەی بابانی و کۆمەڵێک سەرچاوە میسریەکان کە بابان پێش ئەمەی شەرەفنامە بێڵێ ئاسەوار و شوێنەواری هەبووە. بەڵام ئەگەر ئەمەی شەرەفنامە بکەین بە ئەساسێک کە کەی دامەزرا وەکو زەمن ئێمە ساڵێکی دیاریکراومان نییە بۆ میرنشینی بابان. بەڵام لە ساڵی 1534 لەو کاتێک کە سوڵتان سلێمانی قانونی هاتۆ بەغدای داگیر کردووە، هاوزەمانی حازی شێخ بووە، یەکێک لە میرەکانی بابان بووە. پێش ئەم 9 میری تر حکمی کردووە. ئەو حکمڕانیەتیش کە شەرەفنامە باسی لێوە دەکا کە ئەم 5 ساڵ بووە، ئەو 15 ساڵ بووە، ئەو 2 ساڵ بووە، ئەو 10 ساڵ بووە. بە تەخمینی من لە دوایی بەدواداچوونی وردم بۆ دامەزراندنی میرنشینی بابان تەسەوڕ دەکەم لە سەرەتای نیوەی دووەمی سەدەی 15 واتە 1460 ئەمە بێتە سەرەتای هاتنی میر بۆ داخی کوڕی میر ئەبدال کە وەکو یەکەمین میری دامەزێنەری بابان لە تەسەسولەکەیدا باسی لێوە کردووە.
میرنشینەکە دەکەوێتە ناوچەی سلێمانیەوە لە باشووری میرنشینی سۆرانە و بەشێکیش لە ڕۆژهەڵاتی کوردستانی گرتوێتەوە. لە ڕۆژاوایشەوە تەواوی ناوچەکانی کەرکووک و لە خۆرهەڵاتیشەوە بەشێکی ناوچەی شارەزور لە ژێردەسەڵاتی میرانی باباندا بووە. میرایەتی بابان لە ماوەی 2 سەدە فەرمانڕەوایەتی توانیوێتی دەسەڵاتی لە ناوچەکانی سنە و شارەزور و شارباژێر فراوان بکات و بەردەوام بێت لە بەهێزکردن و فراوانکردنی سنووری دەسەڵاتدارێتی میرایەتیەکەی. میرنشینی بابان دوو زۆرافێ بۆ زۆرافێکی چەسپا و زێگیر کە بە بەردەوامی لەژێر فەرمانڕەوایەتی میرنشین و میرەکانی باباندا بوو وەکو شارباژێر و قەڵات چوالان و شارەزور و بەری مەرگە و پشدەر. ئەمە بە ئەندازەیەک ناوچەی کەرکووک و تا دەگاتە کفری، یعنی با بڵێن بە دیوێچکە نێوان هەردوو زێی بچووک و زەی سیروان ئەم نێوەندەدا. بەڵام لە قۆناغی میرە بەهێزەکانیدا ئەم دەسڵەتە فراوان بووە بۆ دەرەوەی ئەم سنوورە. بۆ نمونە لە سەردەمی خانە پاشا و هەندێک لە میرەکان دەسڵاتی میرنشینی بابان گەیوەتە سنە و ناوچەی ئەردەڵان و لە سەردەمی بەشێک لە میرە بەهێزەکانی گەیوەتە ئاڵتون کۆپری و هەولێر و حەریر و کۆیە. ئەمانە بەشێک بوو لە میرنشینی بابان، بەڵام ناوچەی جێگیر کە لە هەموو قۆناغەکانی فەرمانڕەوایەتی میرنشینی بابان لە ژێر دەسەڵاتی باباندا بوو بێ، وەکو گوتم شارەزور و شارباژێر و مەرگە و پشدەر و کەرکووک تاوەکو دەگاتە ناوچەکانی کفری بووە. یەکەم ویستگەی دەسەڵاتی سیاسی میرنشینی بابان وەکو قوارێکی ئیداری کە دەستمان کەوت بێ، نەگە وەکو تەواجودێکی عەشایری، وەکو مرکزێکی ئیداری مەرگە بووە. ڕاستە شەرەفنامە باسی کۆمەڵێک ناوەندەکە کە ئەم ناوەندانە نزیکن بە کوردستانی موکریان و شاروێران، بەڵام دوجار کە وەکو بەڵگەنامە کە قسە لە سەردەمی حاجی شێخ دەکەین لە سەردەمی سوڵتان سلێمانی قانونی لە مەرگەوە تەحەڕوکی کردووە. دواویستگەی کۆتاییاتنی میرنشینی بابان 1850 کۆتایی پێهاتووە ئەم شاری سلێمانیە بووە. یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی میرایەتی بابان ڕۆڵبینین تێیدا سیاسەتی خودمختارانە و ملنەدان بۆ هەریەکە لە دەوڵەتانی عوسمانی تورکی و سەفەوی ئێرانی، سیاسەتکردن بە شێوازی کوردەواریانە و گرنگیدان بە سۆربەخۆبوون و سەرکەشبوون لە هەمبەر داواکاری و فەرمانەکانی دەوڵەتانی دراوسێ، گرنگیدان بە بەهێزکردنی کەرتی ئابووری و بژانەوەی بازاڕ و ئاڵوگۆڕی بازرگانی لە هەرێمەکانی میرایەتی بابان لە نێوان سنوورەکانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوور. کەمبوونەوەی کێشە گرفتە کۆمەڵایەتیەکان و دروستکردنی هەستێکی نیشتیمانی کوردانە لە سیاسەتی دەسەڵاتدارێتی میرانی بابان بوو. هەڵکەوتەی جۆغرافیای بابان و خاوەن تموحێتی میرەکانی ئەمەوەی کردووە کە میرنشینی بابان بایەخێکی گەورەیە بێ. بایەخی گەورە وەکو مۆقعی سیاسی بەوەی کە بە بەردەوامی جێگەی چاوتێبڕینی ئێرانیەکان بووە و بەهۆی میرە بەهێزەکانیەوە ویستویانە هاوپەیمانەتی لەگەڵ میرەکانی بابان بکەن، وەکو لە سەردەمی سەلیم پاشا و لە سەردەمی خانە پاشا و ئەمانە بەڕوونی بۆ مەمە دەردەکەوێت. وهروەها جێگای با بڵێن مامەڵەی دروستی یان مامەڵەی شێبەرچێی میرەکە والیەکانی بەغدا و مووسڵ و وهروەها دەوڵەتی عوسمانی بووە. ئەمە وای کردووە بە تایبەتی لە سەردەمی قەڵات چالان و دواتر میرنشینی بابان جێگای پەیوەندیەکی سیاسی بە نەیار یا بە دۆست هەرێک لە ئێرانیەکان و بەغدا لە دەوڵەتی عوسمانی لەسەر ئاستی بەغدا و مووسڵ و ئاستانە وهروەها پەیوەندی لەسەر ئاستی دۆستایەتی یان نەیارەتی هەرێک لە میرنشینەکانی سۆران، موکریان، ئەردەڵان و بادینان ئەمانە لە زۆربەی ویزگەکانیان هاوپەیمان بوون لەگەڵ میرنشینی بابان یان نەیار بوون. واتە بە هەموو شێوێک لە شێوەکان میرنشینی بابان کارەکتەرێکی گەورەی سیاسی بووە لەسەر ئاستی وڵاتانی داگیرکەر کە دەوڵەتی عوسمانی و ئێرانی بوون، وەروە لەسەر ئاستی میرنشینە کوردیەکان کە باسم کرد. لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە تەکید ینی پێکهاتەی سنووری میرنشینی بابان کە لە گەشتەکەی ڕیچدا ئەومان لە گەشتەکەی نیپۆر ئەومان زۆر باڕوونی بە دەردەکەوێت کە سنووری میرنشینی بابان ڕایەڵەیەکی گەورەی کۆمەڵایەتی هەبوو. ڕایە گەورە کۆمەڵایەتیەکەیدا بەمە دەردەکەوێت کە ئێمە زۆر جار بوارە سۆفیگەری و ئاینیەکان ڕایەڵەیەکی گرنگن لە فتەوکردنی ڕایەڵە کۆمەڵایەتیەکان. ئێمە گەسەیرکەین هەردوو تەریقەتی قادری و نەقشبەندی هەردووچیان شێخ معروفی نوێدەی و مەولانە خالید لە سەدەی کۆتایی
سەدەی هەژدە و بەروە سەرەتای سەدەی 19 هەردووچیان لە سلێمانی و ستورنی فەرمانڕەوایەتی باباندا هاتوون بەشێکی زۆر لەم ئەگەر تێبینیت کردوێ ناوچەکانی شارە زوور و وابرین شاربەرژەر و ئەم ناوچانە شوێنی تەراتێنی هۆزە گەورەکانی کوردستانی باشوور بوون بەڵام هەموو ئەمانە لەژێر سای میرانی باباندا بە تەبایشیاون بۆیە ئەگەر سەیری سەردەمی بەبە بکەین لەوە تاقەکانی دەوڵەتی عوسمانی هەمیشە دەڵێ هۆزەکانی بابان یعنی بۆ حسابەی کە هەموو هۆز و عەشایەرەکانی ئەم ناوچەیە ڕایەڵێکی کۆمەڵایەتی گەورەیان لەگەڵ میرانی باباندا هەبوو ئەمەش لە هاتنی گەشتیار و گەڕیدەکان بۆ سەردەمی سلێمانی زۆر بەڕوونی بە دەردەکەوێت زروفی ئابووری لە سەردەمی میرنشینی بابان ئێمە لەبەرەوەی سەرچاوەمان لە سەرباری ئابووری میرنشینی بابان کەمە بە تایبەتی بەشێک لەم گەڕیدانی کە لە سەدەی 19 داهاتوون باسی قۆناغەکانی سەردەمی بابانیان کردووە بابان پەیوەندیی بازرگانی گەورەی هەبوو ناوچەی سلێمانی و شارە زوور لەگەڵ مووسڵ لەگەڵ بەغدا وەلەوانێ سە دەرفەت نەبێ بۆ بچین ناوردەکاری ئەمە هاوردە و هێنان و بردنانەی هەیە و هەروەها پەیوەندی بازرگانی لەگەڵ ناوچەکانی موکریان و ناوچەکانی سنا هەیە و بە تایبەتی لە دروستبوونی سلێمانیەوە میرنشینی بابان سوودێکی گەورەی لە خاوەن پیشە و پیشەورەکانی با بڵێن سنووری ئەردەڵان وەرگرتووە یانێکە تۆ تێبینیت کردوێ لە ئەمە بەشی زۆری مێژوو نووسان باز دەکەن دەرەن زۆربەی پیشەوەرە گەورەکان زۆربەی وەستا باشەکان زۆربەی پیاوەداهێنەرەکانی شاری سلێمانی ئەوە بوون کە خانە پاشا و میرەکانی بابان کە چوونەتە سنە و سەقز و ئەوانە لەگەڵ خۆیان هێناویانە بۆ بنیادنانی شاری سلێمانی واتە شاری سلێمانی بەشێکی وەستا و دەستڕەنجینە گەورەکان ئەو وەستا و دەستڕەنجینە گەورانن کە هاوردە کراون سروشی شاری سلێمانی ئەوایە شارێکی خۆپەرز نەبووە بەوەی کە سوودی لە هەموو توانایەکانی داهێنان لە ڕووی پیشەوەری و پیشەگەریەوە و سوودی لە هەموو هێنان و هاوردەیەکی بازرگانی وەرگرتۆ بە تایبەتی کە ڕووباری سیروان و زەی بچووکی لێ ئەمەوەی کردووە کە پەیوەندی بازرگانی و هێنان و بردن لە ڕێگەی ئەم دوو دەریایەوە پتەو بێت. هەر پەڕەیەک لە مێژووی بابانیەکان هەڵبێتەوە کردنەوەی خانەقایەک و دروستکردنی مەدرسەیەکی ئاینی و دەوڵەمەندکردنی کتێبخانەی مزگەوتێک و میوانداریکردنی زانایەکی ئاینی و خەڵات و ڕێزگرتنی مامۆستا و شاعیران و ئەدەبدۆستانت بەرچاو دەکەوێت بە جۆرێک مێنشینی بابان لە ڕۆژگاری خۆیدا بوو بۆ کۆکەرەوەی تەواوی زانایانی ئاینی و زانستی لە تەواوی ناوچەکانی کوردستان بۆ سایی مێنشینەکەیان سیاسەتی مێنشینی بابان لە هەمبەر زانایانی ئاینی و شاعیران و کەسایەتە دینیەکان بە جۆرێک بوو ئەتوانین بڵێن سنووری مێنشینی بابان قوڵی داوە لە زانایانی ئاینی میرانی بابان کتێبگەلێکی زۆریان لە وڵاتانی دراوسێەوە نووسیوەتەوە و بۆ کتێبخانەکانی کوردستانیان هێناوە گەلێک کتێب و دەستنووسی ڕۆژگاری بابانیەکان ئێستاکەش لە ئەرشیفی بابانیەکاندا ماوەتەوە بابانیەکان بە جۆرێک گرنگیان بە پەروەردە و ئەدەب و نووسیندا تا ئەوەی توانیان جڵەوی زمانی ئەدەبی و شعر لە زمانی هەورامی و ناچی گۆرانەوە بستێنەوە و خۆیان لەسەر دەستی شاعیرانی ئەو کاتەی بابانیەکان دیالەکتی کوردی سۆرانی کە زیاتر مێنشینی بابان بەکاری دەهێنا بکەنە زمانی نووسین و زانست لەسەر دەستی نالی و سالم و کوردی کە تواتر بە سێکوچکەی بابان ناسێنران ئەم دیالێکتە تازەیە جێگەی خۆی کردەوە سەرڕای ئەوەی تانەی زۆر لەم کاریان دەدرا بەڵام نالی لەبەی تێکا دەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆکردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تالبی معنا دەکات یەکێک لەو شتە جوانانەی کە بابانەکان بوویانە ئەوە بووە کە هیچ کاتێ نەیانویستووە حکومداری بکەن بە پێی ڕاستیەکانی مێژوو بە پێی ڕووداوەکانی مێژوو هیچ کاتێ نەیانویستووە حکومداری بکەن بەو واتایی کە ببنە دەسەڵاتدار بەسەر ملی خەڵکەوە بەڵکو ویستویانە دەوڵەتداری بکەن بە نمونە بۆ ڕاستاندنی ئەو ڕاستیە سلەیمان پاشای گەورە لە دوای ئەوەی کە کوژراوە پێش کوژرانەکەی ئەو خەمی خۆی خواردووە وەسیەتنامەیەکی نووسیوە چی مڵک و داهات و دارایی هەیە هەر هەمووی وەقف کردووە بۆ خەدەمات لە ڕێگەوبان لە مستەشفا لە مەدارس لە هەموو ئەو شتانەی کە خزمەتی خەڵکەکەن
هیچ شتێکی بۆ خۆی نێشتێتەوە کە پێم وایە لە دنیای دەسەڵاتداریدا ئەوە مفارەقاتە، یعنی شتێکە کە وێنەی کەمە. دەسەڵاتدار عادەتەن ئەوەی خەڵکی ژیانێ بۆ خۆی، بەڵام ئەوەی خۆی یاوەتەوە بە خەڵک. هەر بە هەمان شێوە سلێمان پاشای دووهەم ئێستا من وەسیقەیەکم لایە ئەگەر بە خێرایی بێتە بەردەست، سلێمان پاشای دووهەم لەلایەن والی بەغاوە، ئەوە وەسیقەکەیە بە فارسی نووسراوە، لەلایەن والی بەغاوە دڵی شاری سلەیمانی ئەرزەکەی یاوە بە سلێمان پاشا باوکی ئەحمەد پاشا. بەڵام سلێمان پاشا دوایەوەی کە کۆمەڵێ دوکان و خان و پێداویستی با بڵێن بینای ئەو سەردەمەی تیا کردووە یاویێتەوە بە خەڵک. ئێستا ئەو دڵی شاری سلەیمانی هیچی هینەوەکانی سلەیمان پاشا نییە، هەمووی هی خەڵکە و خەڵک بۆ خۆی بردوێتی. مێکێک لە ڕووهەرە گەشەکانی میرایەتی بابەن باغدانیان بووە بە زانست و زانیاری و بزافی ڕۆشنبیری و خوێنەواری، بە تایبەتی میرایەتی مێژوی میرایەتی بابەن ئێمە لە دارشمانە و دوایی لە ماوەت و لە قەڵاچوالان و پاشان کە دێتە سلێمانی ئەوەندەی ئەو مێژۆ نووسراوەتەوە بەشێکی زۆری ئاگادارین کە یەکێکە لە ڕۆگەشەکانە باخێکی زۆریان داوە بە زانست و زانیاری و خوێندن و خوێنەواری. ئەمیش بە چەند ڕێگایەک، یەکێک لەو ڕێگایانەی کردنەوەی خوێندنگە و مزگەوت و حوجرە کە ئەو کاتە هەر ئەو تەنها ناوەند بووە کە خوێندن و خوێندەواری بڵاو کردوتە لە سنووری میرایەتەکەیاندا و کۆمەڵە فاکتەری وای کردو کە پشتگیری خوێندن و خوێنەواری بکەن میرە کوردەکان لە هەموو ناوچەکانی کوردستانە تا تەنها ناوەند کە خوێنەواری بۆ دروستکردون، قازی بۆ دروستکردون، کاریەڕ و بەڕێوەبەر و کاتب و مێژوونووس و قازی مامۆسای بۆ پێگەیاندون، تەنها مزگەوتەکان بۆ حوجرەی مەلایەکان بۆ ئەوە وای کردووە کە بایەخێکی زۆر بە خوێندن و خوێنەواری و بە پشتگیری مەلاکان و ناوەندەکانی خوێندن و مزگەوتەکان بدەن و خۆشیان خەڵکانی دیندار و خۆشیان پەروەردەچووی مزگەوت بوون. ئەوش فاکتەرێکی تر بۆ کە پشتگیریان کردووە. وتمانێکێک لە ڕۆگەشەکانی میرایەتی بابان پشتگیری زانایانیان کردو و گرنگیان داوە بزافی خوێندن و خوێنەواری. بە تایبەتی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی میرایەتی بابان لە دارشمانە تقریبا لە سەدەی حەڤە و پێشتری سەدەی حەڤەش لە گوندێکی وەکو گەناوە کتێبخانەیەکی گەورە هەبووە، هەتا ئێستاکانە شوێنەواری و کتێبخانە لە کتێبخانەوەی ئەو قافی سلێمانی بەعزێک لەو دەست نووسانەی ماوە کە کتێبخانەیەکی گەورە بووە. ئەگەر 500 ساڵ پێش ئێستاکانە کتێبخانە هەبوو لە دەهاتێکی کوردستانە، ڕەنگە ئێستاکە سەدەی 21 کە لە دەهاتەکانی کوردستانە کتێبخانە نەبێ. بابانەکان لە ڕووی زانست و زانیاری و گرنگیدان بە بڵاوکردنەوەی زانست و زانیاری ڕۆڵێکی یەکجار کاریگەریان هەبووە. ئەو ڕۆڵە وەکو پێشتر کە وتم نەک خۆیان وتبێتیان بابان وتبێتی، غەیری بابان ئەوەی گزارش لێ کردووە. بەنمونە شێخ محەممەدی قزڵجی لە کتێبی التعریف بمەساجد سلەیمانیە وەرە سەیری بکە چۆن باسی سەردەمی بابانەکە، وەرە بۆ شێخ محەممەدی خاڵ بزانێت چۆن بازەکە، وەرە بۆ مامۆستا محمود محەممەد بزانێت چۆن، و مامۆستا شێخ عەلی قەراقی کە هەموو تەمەنی لەم ئیشانەیە سەرف کردووە، هەموویان بە یەک دەنگ یەک چەمک دووبارەیەکەنەوە. ئەوی ژەوەیە کە گەرمی بازاڕی زانست نێڵەی هاتووە لە سەردەمی بابانە و دەوڵەتی زانیاری ئاڵاکەی بڵند شەکاوەتەوە. میر حەمزەی بابان لە سەدەی هەشتەمی کۆچیە لە مەریوان دوای دروستکردنی سەربازگە و بینای پێویستی ماڵی خۆی مزگەوتی سووری مەریوانی دروست کردووە و بەتەنشتی مزگەوتەکەشەوە مەدرسەیەکی دروست کردووە کە پێڵێن مەدرسەی سوور. یەکەم مدەڕیسی ئیبراهیم کابولی بووە و دوای ئەو مەلا ئەبوبەکری موسەنیف کە باپیرە گەورەی ساداتی پیرخدریە بۆ ماوەی 18 ساڵی تەری بێپسانەوە دەرسی لەم مەدرسەیە وتوەتەوە و چەندین زانا و چرای ڕووناکی زانیاری پێشکەش بە کورد و کوردستان کردووە.
پاش گواستنەوەشیان بە تایبەتی مێژووی دەستنووسەکانی مەدرسەی گەنا و دارشمان ئەو زانانەی کە لەوێ کۆبوونەتەوە کۆمەڵی زانا کە لێ پێگەیشتن و لێ خوێندویان یەکێک لەوانە مەلا ئەبوبەکری موسەنیف بووە کە لەسەر ئاسی عالەمی ئیسلامی کێک لە زانا گەورەکانە دەرچووی مەدرسەی گەنا و مەدرسەی میرەکانی بابانە پاش ئەوەش بە هەنێ فاکتەری سیاسی میرایەتی بابان دێتە ماوەت لەوێش خوێندنگا گەنە و خوێندنگەی ماوەت یەکێکە لەو خوێندنگانی کە تا ئێستا شوێنەواری ماوە و کۆمەڵی مەلای گەورە لەوێ و مەلا موستای ماوەتی و کۆمەڵی مەلای گەورێت لێ پێگەیشتون و تا ئێستا بەعزێک لە دەستنووس و مەختوتە بە نرخەکانیان لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی لە کتێبخانەی بەغدا و لە شوێنەکانی تر پارێزراون تا میرایەتی بابان دێتە قەڵاچوالان لە قەڵاچاولانە گەشەیەکی زۆر ئەکات و لەوێت تەنها لە شاری قەڵاچوالانە حەوت خوێندنگەی گەورە هەبووە کتێبخانەی گەورەی قەڵاچوالان هەتاکو ئێستاکانە کە مێژوو باسیەکە و دەستنووس و مەختوتەکانی ماون لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی بەعزێکی گەیشتۆتە بەغا و شوێنەکانی تریش پارێزراون لەوێ کە ئەمە بەڵگەیە میرەکانی بابان پشتگیرێکی گەورەی زانست و خوێندن و خوێنەواری بزافی ڕۆشنبیری بوون لە میرایەتەکەیاندا یەکێکتر لەو ڕێگەیانی بێجگە لە پشتگیری زاناکان و کردنەوەی خوێندنگە میرەکانی بابان گرنگیان داوە بە کۆکردنەوەی کتێب و کڕینی دەستنووسی بە نرخ لەو سەردەما و لەو ڕۆژگارا کە هۆیەکانی گواستنەوە تەنها بە پشتی وڵاق و گوێدرێژ و ئەوانە بوون نێردیان ناردۆ بۆ تاران بۆ دیمەشق بۆ سەنعا بۆ ریاض بۆ شوێنەکانی تر کتێبیان هێناوە و مەختوتەی بە نرخیان کڕیوە هەتاکو ئێستا کۆمەڵێک لەو دەستنووسانەی کە میری بابان ئەحمەد پاشای بابان هێناوێتی لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی پارێزراوە لە شاری سەنعا کڕاون و تاریخەکەشی هابەسەرەوە لەوێ بە کۆڵی گوێدرێژ هێناویانە گەیاندوێنە ئێرە ئەمە بەڵگەیەکی زیندووە کە میرەکانی بابان پشتگیرێکی گەورەی خوێنەواری بزافی ڕۆشنبیری بوون لە میرایەتەکان دیانە یەکێکی تر لە سیاسەتی ڕۆشنبیری میرەکانی بابان کە لە میرایەتەکانە و لە سنووی میرایەتەکانە پەیڕەویان کردو کۆکردنەوەی زانا گەورەکان بووە لە سەنتەری میرایەتەکەیانە میرەکانی بابان مەردۆخەکانیان لە ئێران و هاوردۆ چۆڕەکانیان هێناوە بێجگە لە مەردۆخەکان و چۆڕێکان و قزڵجیەکانیان هێناوە بۆ قەڵاچوالان بنەماڵەی خەڵکە یەکێکن لە بناڵە ڕۆشنبیری خوێنەوارەکان ئەوان هێناونیان کە ئەچنەوە سەر مەلا ئەبوبەکری موسەنیف و لە هێناونیان لە قەڵاچوالانە مەدرسەیان بۆ کردوونەت پاش گواستنەوەی میرایەتی بابان بۆ سلێمانی بۆ ئێرش پێش هەموو شتێک ئەو شتانەی کە میرەکانی بابان گرنگیان پێدا و گواستنەوەی کتێبخانە گەورەکە و مزگەوتی گەورەی قەڵاچوالان بۆ شوێنی مزگەوتی گەورەی سلێمانی لەو سەردەمەشە مزگەوتی گەورەی سلێمانی لە دەرەوەی شار دروست کراوە ئەگەر وەکو دەوری جامیعی ئەم سەردەمەی بینیوە سە زانکۆکان لە دەروی شارە گەورەکان دروست ئەکرێن لە سنتەری شارە دروست نەکەواگە تەنها بۆ نوێشکردن بواە لە سنتەری شارە دروست ئەکرا شێخ مەعروفی نەودێهی کە ڕیسی هەموو زاناکانی قەڵاچوالان بۆ ئەیهێن و ئەبێ بە بەڕێوەبەری کتێبخانە گەورەکە و مزگەوتی گەورەی سلێمانی کە سنتەرێکی گەورەی خوێندن و خوێنەواری و هەم تەریقەتی قادریش بووە لەو سەردەماوە میرەکانی پاشا میرەکانی بابان چوونەتە بەردەمی و چۆکیان دادا و دەرچیان خوێندووە کۆمەڵی مزگەوتی گرنگ لەم شارە ئەکەنەوە بێجگە لە مزگەوتی گەورە کە سنتەرێکی گەورەی خوێندەواری بۆ بە درێژایی مێژوو هەتاکو نیوەی دووەمی سەدەی بیستەمیش یەکی لەوانە مزگەوتی ئێستا کە پیاڵن سید حەسەن عەبدوڕەحمان پاشای بابان کردوێتیەوە کۆمەڵێکی مزگەوتی شێخ بابە عەلی ئەوان کردویانەتەوە مزگەوتی قامیشان ئەوان کردویانەتەوە مزگەوتی کانێسکان ئەوان کردویانەوە هەمووی بە ناوی میرەکانی بابانەوە بوو بەداخەوە دوایی لە فترەیەکی تاریخی دواترە کە نۆژەن کراونەتەوە ناوەکانیان گۆڕاوە دەبوو ئەو مزگەوتانە هەر بە ناوی میرەکانی بابان خۆیان بواە ئەمانە هەمووی بەڵگەیە کە میرەکانی بابان گرنگیان داوە بە پرۆسەی خوێندن و خوێنەواری و کردنەوەی مزگەوت و پشتگیری زاناکان لە سنووری میرایەتەکەیاندا. بابانەکان سروشتێکیان هەبووە زەمینەیەکیان بۆ زاناکان ڕەخساندووە کە هەر بنەماڵەیەکی زانستی لە بەشەکانی تری کوردستانەوە هاتبێتە ژێر فەرمانڕەوایی ئەوان ئیتر نەگەڕاوەتەوە لە وێنەی جەلیزادەکان و لە وێنەی مەردۆخیەکان و زۆری تریش لە بنەماڵە زانست و زانیاریەکانی کە ئەو سەردەمە لە ترسی شیعەکانە هاتن لێرە جێگیرە بوون و دواتر نەئەگەڕانەوە چونکە لێرە زەمینەیەکی جوانیان بۆ فراهەم کرابوو بۆ ئەوی زانست و زانیاری بڵاو بکەنەوە. بابانەکان هەر کە هاتن بۆ لە 1984 کە هاتن بۆ سلێمانی پێش هەموو شتێک مزگەوت بە پەنای مزگەوتەوە مەدرسە چونکەەوە هەر نەریتیان وا بووە لە سەردەمی ئەوانە کورتی بکەینەوە زۆر لە سەردەمی ئەوانە
مەدرسەی هەموو شار و شوێنەکان بەلادێ هەرە دوورەکانیشەوە مەسرەفیان لەسەر فەرمانڕەوایی بابان بووە و میری بابانی ئەو سەردەمە خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی مەدرسەکانی کردووە و هەموو پێداویستێکی بۆ دابین کردوون لە مەدرسەکانی پریس و هەڵەبجە و بیارە و تەوێڵە و خورماڵ و پێنجوێن و بڕۆ بۆ حەوزی بیتوێن و پشدەر و هەموو ئەو مەدرسانە بە کۆیە و کەرکووکیشەوە چونکە وەسیەتنامەکەی سلەیمان پاشا ئەڵێ ئەو مەدرسانەی کە خۆم دروستم کردووە لە کۆیە و یعنی وەسیەتنامەکە ئەوانیش بگرێتەوە لە کۆیە و لە کەرکووک سەرهەڵدانی نووسین بە زمانی کوردی سلێمانی دواکەوتوتر بوو چونکە پێش ئەوە لە هەورامان هەردوو پیر شاریارەکە بە کوردی نووسینیان نووسیوە و بابە تاهیری هەمەدانی و دواتر لە کرمانجی ژوروش فەقەی تەیران و ئەحمەدی خانی و مەلای جزیری پێشکەوتوتر بووم لە مەنتقەی سلێمانی بەڵام لە سلێمانیە لە سەردەمی بابانە زمانی کوردی بۆتە زمانی نووسین و ڕسمی میرانی بابان ئەوە نە خزمەتی زانست و زانیاریان کردووە زاناکانیش ئەوانیان زۆر لاخۆشەویست بووە بۆ ئەو ڕاستیە ئەوە تا یەکێک لە زاناکان کتێبێکی داناوە ئەم تەقویمەی بۆ عەبدوڕەحمان پاشا نووسیوە ئەم تەقویمێکی زۆر گرنگە و هەر شێوەکەشی شێوەیەکی زۆر جوانە و لە هەموو لە هەر چوار دەورەکە نووسیوێتی مظهر فەیض مؤبت عالجا عەبدوڕەحمان پادشاه ئەوە ئەگەر میرێکی ناخۆشەویست بواە ئەو عەزیەتەی بۆ نەبینی یەکێکی تر لە دڵسۆزیەکانی میرانی بابان بۆ زانست و زانیاری کە ئەو ئەحمەد پاشایی وتم لێرە بە دەست بەسەری ئەینێرن بۆ ئەستەمبوڵ لەوێوە سەیرەکەن پیاوێکی زۆر ئیداری و سەرکەوتو لێ هاتووەڵن گوناحە ئەمە ئەیکەن بە وەزیر لە یەمەن لە یەمەنەوە مەکتەبەیەکە کڕێ ئەینێرێتەوە بۆ سلەیمانی ئەمە یەکێکە لەو کتێبە نادرانەی کە بە مۆری ئەحمەد پاشا تەبعەن وەقفی کردووە بە مۆری ئەحمەد پاشا وەقف کراوە بۆ زانایانی کوردستان ئەمە وەسیەتنامەکەی سلەیمان پاشای بابانە ئەم سەحیحی بوخاریە یەکێک لە زانا دەستخۆشەکان مەلا عەبدوڵڵای سیاگوێزی نووسیوێتەوە و لەگەڵیشیا زۆر کتێبی تری نووسیوەتەوە کە تەواوی کردووە عەبدوڕەحمان پاشا یەکسەر وەقفی کردووە نەی داوە بەنەوە و نەوەزاکانی خۆی وەقفی کردووە بەڵام بۆ چێ بۆ زانایان لەکوێوە لێرەوە تاوەکو مووسڵ لە مووسڵەوە تاوەکو بەغا لە بەغاوە تاوەکو سنە و مەریوان و سەرتاسەری مکوریان واتە ئەو سەردەمە سنووری قەڵەمڕەوی فەرمانڕەوایی میرانی بابان ئەو سنوورە بووە ئەوە ڕێک سنوورەکەی تایە ئەوەش مۆرەکەی عەبدوڕەحمان پاشایە بە ناو هینی خۆیەوە یەکێکی لەو هەنگاوە گرنگانی کە میرەکانی بابان لە سلێمانیان ناوێنە دوای ئەوەی کە مەولانە خالیدی نەقشبەندی ئەڕات بۆ وڵاتی هیندستان و بۆ شاری بۆ لای شێخ عەبدوڵای دێهلەوی و لێ تەریقەی نەقشبەندی دەهێنێت کە دێتە سلێمانی جۆرێک ململانێ دروستە بێت لە نێوان ئاراستە تازەکەی تەریقەی نەقشبەندی و تەریقەی قادری بەرزنجیەکان کە ڕێگێکی مێژووی کۆنتری هەبوو دوای مەولانە خالید ناچارە بێ سەفەرەکە و سلێمانی بەجێ هێڵە ڕوا بۆ بەغدا دوای محمود پاشای بابان لە ساڵی 1916 ڕات بۆ بەغا کە ئەبینە زانایەکی گەورەی و دەورێکی زۆری هەیە و خەڵکێکی زۆر لە دەوری کۆبوونەتەوە تەکلیفی لەکە و داوا لە والی بەغاکە کە مەولانە خالیدی بۆ منێرێتەوە جارێکی لە ساڵ 1916 مەولانە خالیدی نەقشبەندی دێنێتەوە بۆ سلێمانی ئەم خانەقای کە ئێمە دانیشتین خانەقای مەولانە خالیدی بۆ کاتەوە لە ساڵی 1916 1970 ئەم خانەقایە کراوەتەوە لێرە خۆی مامۆستا بووە کۆمەڵە زانای گەورە لەم خانەقا دەرچوونێکی لەوانە بێژگە لە مەولانە خالید خۆی کە زانایەکی گەورە بووە و ڕۆڵێکی گەورەی بینیوە لە گەشە پێدانی بزافی خوێن و بزافی خوێندن و زانست و ڕۆشنبیری لە کوردستانە یەکێک لەوانە کە لێرە خوێندێتی نالی شاعیر بووە مەلا خدری کە خەڵکی خاک و خۆڵ و شارە زوری بووە ئەو شاعیرە گەورە لە دەرچووی ئەم خانەقای و کۆمەڵە زانایتر دەرچووی ئەم خانەقان دوای ئەوەی کە مەولانە خالید دێتەوە تەریقەی نەقشبەندی گەشە ئەکات ئیتر سنتەری خوێندن و خوێنەواری و زمانی ئەدەب و نووسین ئەبێ بە شاری سلێمانی لە گۆران و لە ناوچەی هەورامان و زمانی ئەدەب و ڕۆشنبیری و شیعرە گوازێتەوە دێت بۆ سێ کوچکەی بابان و دێ بۆ نالی و
سالم و کوردی لێرە ئەبن بە سێکوچکەی بابان و زمانی شعری لە کە چەند سەدەیە بوو بە زمانی گۆرانی هەورامی ئەنووسرا ئەبێ بە زمانی سلێمانی ئیتر لەو سەردەمەوە زمانی سلێمانی بۆ بە زمانی ڕسمی کورد هەموو شعر و ئەدەب و تەنانەت خەڵکی ناوچەی هەورامانیش کە شعر و شعریان نووسیوە بە زمانی سلێمانی نووسیوانە و ئەگەر سیرکە زۆربەی شاعرە گەورەکان سەر بە تەریقەی نەقشبەندین نالیە کوردیە سالمە زۆرێکی لە شاعر مەولەویە زۆرێکی تریان چونکە مەولانە خالید گۆڕانکاریێکی گەورەی کرد لە ڕۆژی دینداریە هەم لە پرۆسی خوێن و خوێنەواری هەم لە بزافی ڕۆشنبیری و شعر و ئەدەبە مەولانە خالید یەکەمین کەسە کە بە زمانی کوردی نەسر پەخشانی نووسیوە و شعری نووسیوە بەهۆی کاریگەری مەولانە خالیدەوە دوایش موریدەکان و شوێنکەوتەکانی بەخۆشی شێخەکەیانەوە ئەوانش دێن بە زمانی کوردی ئەنووسن وردە وردەیتە زمانی ئەدەبی پەخشان و شعر دەست پێیەکە و گەشتەیەکی زۆرەکە بە تایبەتی لە سەردەمی نالیە لە سەردەمی سالمە کوردیە دوایی کە مەحوی کە دوای مەولەوی بە زمانی سلێمانی شعریان نووسیوە بە زمانی ماچۆیان گۆران نووسیوێتی ڕاستە ئەوش سەردەمی ئەوان بووە لە سەردەمی سلێمانیەوە ئیتر بە هۆی پشتگیری میرەکانی بابانەوە بزافی خوێندن و خوێنەواری و ڕۆشنبیری و شعر و ئەدەب گەشەیەکی زۆر ئەکات بەهۆی پشتگیری ئەوانەوە یەکێکی تر لە سیاسەتی ڕۆشنبیری میرەکانی بابان ئەگەر لە یادمان نەچێ هەر شوێنێکا کە خوێندنگییان کردوتەوە مزگەوتیان کردوتەوە وەقفیان بۆ دابین کردووە کاتێک مەولانە خالدی نەقشبەندی دەهێننەوە و لە سلێمانیا خانەقای مەولانە خالدی نەقشبەندی بۆ ئەکەنەوە وەقفی بۆ دیاریەکەن بۆی چاوەڕی دەستی سوڵتان نەبێ یارمەتی بیا و دامی بکە سێ دێ دیاری ئەکەن کە باج و خەراجەکەی بێت بۆ مزگەوتی خانەقای مەولانە خالیدی دەی کەماڵان کە سەر بە ناحی تانجەرۆیە دەیەکمان هەیە پێ دارتوی مەولانە هەتا ئێسش ناوەکەی وایە ینی دارتوی مەولانە خالدی نەقشبەندی سەر بە ناحی سەرچنارە لە ناوچەی بازیانش دەیەکمان هەیە پێڵێن هاڵی سەرچاوە کە یەکێکە لە گوندە هەرە کۆنەکانی ناوچەی بازیان هاڵی سەرچاوە کە ئەمەش میری بابان محمود پاشای بابان باج و خەراجەکەی تەرخان کردو کردێتی بۆ وەقف بۆ مەولانە خالید و مەدرسەی خانەقای مەولانە خالید و بۆ مزگەوتی خانەقای مەولانە خالید بۆ ئەوەی ساڵانە ئەو پارە و وینەی لەو دیهاتانەوە کۆبکرێتەوە و ئیش و کاری پرۆسی خوێنی پێ بڕات بڕێەوە لە ڕۆژگاری ئەم ڕۆژدا سەرڕای فراوانبوونی شاری سلێمانی و هەروە ئەو گۆڕانکاریانەی لە بیناسازی و هێڵکاری شاری سلێمانیە ڕوویانداوە بەڵام شوێنەوارگەلێکی ڕۆژگاری بنیادنانی شاری سلێمانی هێشتاوەکو ماون گەڕیدەی خۆرئاوایی کلۆدیۆس میستەڕیج لە ساڵانی 1920 دوای 31 ساڵێک لە بنیادنانی شاری سلێمانی دێتە شاری سلێمانی و وێنایەکی ئەو کاتەی شاری سلێمانی و پلانسازیەکی ئەو کاتەی و بنیادنانی شاری سلێمانیمان بۆ باز دەکا کە چەندین حەمام و خان و خانەقا و قەیسەری و سەرا لە ناو شاری سلێمانیا بوونیان هەبوو بابانیەکان کە بیریان لە دروستکردنی وێزگەیەکی نوێی دەسەڵاتی سیاسی کردەوە لە هەرێمایەتەکەیان لە میرایەتەکەیان کە شاری سلێمانی بوو پلانسازیەکی زۆر جوانیان بۆ شار کرد بە تەواوی پێکهاتەکانی شارنشینی لە مزگەوت و لە خانەقا و لە تەکیە و لە قەیسەری و لە بازاڕ و لە خان کە ئێستاکەش ڕێژەیەکی زۆر لەو شوێنەوارە مێژویانە لە ناو شاری سلێمانی ماون لە گەرماوەکان لە قەیسەریەکان لە خانەکان وەروە لە خانوە کەرەپوریەکان و لە کۆڵانە کۆنەکانی کە بافتی کۆنی شاری سلێمانین و لە گەڕەکەکانی مەڵکەندی و سابونکەران و هەروەها لە دەوروبەری سەرای کۆنی سلێمانیەوە بەرەبەرە کە شاری سلێمانی فراوان بوو ئێستاکەش وەکو سەروەتێکی نیشتیمانی و جێگەدەستێکی میرانی بابان لە شاری سلێمانیا بوونیان هەیە و بەداخیشەوە کە بەشێکیان بەرەبەرە بەهۆکاری ئاڵوگۆڕ و گۆڕانکاریە بیناسازیەکانی سنتەری شار خەریکە لە ناو دەچن پێگومان بابانیەکان نەک هەر لە سنتەری شاری سلێمانی بەڵکو لە چواردەور و تەواوی میرایەتەکەیان جێگەدەستیان دیارە لە هەر وێزگەیەکی دەسەڵاتدارەتی میرایەتی بابانە ئەگەر سەرنج بدەی کتێبخانەیەک خانەقایەک مزگەوتێک و هەروەها خوێندنگەیەکی ئاینی دەبینی کۆمەڵێک دەستنووس و کتێب دەبینی کە ڕۆژگاری میرایەتی بابان نردویانە بۆ ئەوێ لە چواردەوری وێزگەکانی دەسەڵاتدارەتی میرایەتی بابانە یەکێک لە هەرە درەوشاوەترین چالاکیەکانی میرانی بابان هێنانی کتێب بوو وەروە گرنگیدان بە زانست و زانیاری بوو بۆ ژێر دەسەڵاتی هەرێمایەتیەکەیان و میرایەتیەکەیان گەلێک شوێنەواری مێژووی بابانیەکان بەجێماون لە بەشە جیاجاکانی کوردستاندا کە خۆیان دەبینەوە لە مزگەوت و خانەقا و تەکیە و خوێندنگەی ئاینی و گەرما و بازار باڵەخانە و خان و قەیسەری دیارترین شوێنەواری جێگەدەستی بابانیەکانیش شاری سلێمانیە کە لەگەڵ بنیادنانی شاردا گەلێک بینای خزمەتگوزاری لە شارەکەدا بنیاد دراون بێگومان هەمیشە
ئاڵوگۆڕە سیاسیەکان یاخود ئەو ململانێ سیاسی لە نێوان دەوڵەتانی عوسمانی و ئێرانی هەبوو کاریگەری لەسەر شوێنی جوگرافیایی و دەسەڵاتی سیاسی میرانی کورددا دەنا لەبەر بەهێزی نادرشای ئێرانی و هەروە زەختێکی زۆر لەسەر ناوەندی دەسەڵاتدارێتی میرایەتی بابان لە قەڵای چوالان وای کرد لە ساڵانی 1970 زاینی محمود پاشای بابان بیر لەوە بکاتەوە سەرای دەسەڵاتدارێتەکەی لە قەلاچۆلانەوە بگوازێتەوە وێزگەیەکی نوێ و شوێنێکی جوگرافیایی تازە تاوەکو لە ڕووی سەربازیەوە کەمتر لەژێر کاریگەری و مەترسی دەوڵەتانی دراوسێ بێ بۆیە هاتە ئەم شوێنەی کە ئێمە لێ وەستاوین و سەرای دەسەڵاتدارێتی و حکومدارێتی بابانیەکانی لە نزیک گوندی ئەوێ کاتی مەڵکەندی دامەزراند لە پاش محمود پاشای بابان و لە سەردەمی ئیبراهیم پاشای بابان کە ئەکاتە ساڵانی 1984 زاینی ئیبراهیم پاشای بابان بە فەرمی بڕیاری گواستنەوەی دەسەڵاتدارێتی سیاسی لە قەلاچۆلانەوە بۆ ناوچەی سلێمانی و لە نزیک سەرای سلێمانی شار فراوان بوو ئەو شوێنەی کە ئێستاکە ناوەندی سنتەری شاری سلێمانیە سەرای سلێمانی تێدا بنیادرا و هەروەها بە چواردەوری سەرای سلێمانیە شار فراوان بوو بە جۆرێک شار لە نزیک سەراوە بازاڕ و مزگەوت و هەروەها باڵەخانە و قەیسەریەکان زۆر بوون شاری سلێمانی لە ساڵانی 1984ەوەکەوە لە سەردەمی ئیبراهیم پاشای بابان بنیادنرا و وەروەها بیرۆکەی دروستبوونەکەی کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی محمود پاشای بابان کە 3 ساڵ بەر لەوە بیری لێکردەوە کە ساڵانی 1970 زاینی بوو بەم شێوەیە لە جێگەی ئەم بیناسازی ئێستەی شاری سلێمانی کەوا سەرای سلێمانیە کە سەردەمی ئینگلیزەکان لە ساڵانی 1924 بۆ 28 دروست دەکرێت سەرای کۆنی ئەو کاتەی سەردەمی بابانەکان دروست دەکرێت و بە جۆرێکیش سلێمانیە بێتە وێزگەیەکی گرنگی دەسەڵاتدارێتی سیاسی بابانەکان تا ئەوەی وەکو شێخ ڕەزای تاڵەبانی لە بەیتێکە کاتێک ئەبینێ سلێمانی لە دەستی بابانیەکان نامێنێ یاخود جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتیان لاواز دەبێ شعرێک دەڵێ لە بیرم دێ سولەیمانی کە دارالمولکی بابان بوو نەمەحکومی عەجەم نە سوخڕەکێشی عالی عوسمان بوو لەبەر دەرکی سەرا سەفیان دەبەست شێخ و مەلا و زاید مەبەست هەمان ئەم بەردەرکی سەرایەیە هەمان ئەم شوێنە جوگرافیایە کەوا لێرەدا تەواوی شێخ و مەلا و زاید و سیاسی و نووسەر و شاعیرەکان و هەروە ڕەعیەت و هەموو ئەو دانیشتوانی ژێر هەرێمایەتی دەسەڵاتدارێتی بابانیەکان ڕۆژانە بۆیان هەبووە سەردانی سەرای سلێمانی بکەن لێرە تەواوی ئەو یەکتر بینین و ئەو کێشە و گرفتانەی لە ڕۆژگاری بابانیەکانە هەبووە لەم سەرای سلێمانەیە بنیادراوە بۆ دەتوانین بڵێن سەرای سلێمانی کۆنترین وێزگەی بافتی مێژووی شاری سلێمانیە یان کۆنترین وێزگەی ئاوەدانبوونەوە و فراوانبوونی شاری سلێمانیە کە لە نزیک گوندی مەڵکەندی بۆ یەکەمین جار محمود پاشای بابان بیر لە بنیادنانی دەکاتەوە. گەلێک میری زانستخواز و دڵسۆز و ئەدەبدۆست بە درێژایی 200 میرایەتی بابان فەرمانڕەوایەتی کردووە و پاش تێپەڕینی چەندین سەدەش بەسەر ڕۆژگاری دەسەڵاتەکەیاندا هێشتا ناویان لەسەر زارانە. ئەوانەی زۆر ڕەقەم و دیارن چونکە میرایەتی بابان 5 سەردەمی هەیە لە سەردەمی یەکەمە ئەتوانین میر حەمزەی بابان دەستنیشان بکەین چونکە میر حەمزەی بابان لە فترەیەکە لە سنە و مەریوانەوە حکمی کردووە تا حەڵەب و دیاربەکر کە ئەمە زۆرە. دوای ئەوە میربۆداق کە کوڕی ئەبداڵخان بوو لە موکوریان بووە ئەو دادنرێ بە بنیان گوزاری میرنشینی بابان. ئەوە پیاوێکی زۆر بەتوانە و سەرکردەیەکی زۆر سەرکەوتوو بووە توانیوێتی میرنشینەکە دابمەزرێنێ و لەولاوە لە ئەردەڵانەکان بپچڕێ لەولاوە لە تورکەکان بپچڕێ لەولاوە لە ئێرانیەکان بپچڕێ دوای ئەو فقێ ئەحمەدی دارەشمانەیە کە دانرێ بە بنیانگوزاری سەردەمی پێنجەمی بنەماڵەی بابان. لەوێوەیەت بۆ بابە سلەیمان کە کوڕیەتی ئەڵێن بابە سلەیمان لە سەردەمی ئەوە میرنشینەکە دەقی گرت بۆیە باسی ئەوەکەم
و سلەیمان بەبا یەکێک لە ئازایەتیەکانی 40,000 کەس سوپای قاجەریان بێنە سەر شارە زور و سلەیمان بەبا. ئەویش بە 5,000 کەسەوە چێ لەسەر ئاوی سیروان ئەگەن بەیەک ئەوسا ئاوەکە یەکجار زۆرە بێ ئەوان لەو بەرەوە 40,000 ئەمیش 5,000 لەم بەرەوە ئەوە مێژوەکان باسیەکەن. ئەڵێ شەوەڵێ کوڕینە ئێمە دەرەقەتی ئەم 40,000 نایین ئەگەر کارێک نەکەین ئەڵێن چی بکەین ئەڵێ من ئەچمە ناو ئاوەکەوە ئێوەش بە دوای منە ئەوان ئاگایان لێنیە و بیریشان بۆەوە ناچێ ئێمە بتوانین ئەم ئاوە ببڕین ئەگەر دەرچوین ئەوە شەبەی خونێ لێ دەین تاروماریانەکەین کە دەریش نەچوین هەر دەرناچین لەناو ئەم چلەیە هەر دەرناچین بەڵام بە ئەمە بکەین باشترە. فعلا پەڕنەوە و سوپاکە تارومارەکەن بە غەنیمەتێکی زۆرەوە ئەگەڕێنەوە ئەگەڕێتەوە بۆ شوێنەکەی خۆی و زۆرێک لەم نەبەردیانە کە هەیە. دوای ئەو سلەیمان پاشای گەورەی کە باسم کرد ئەوە والی بەغا ئەنێرێ بە شوێن یاڵێ تینم بۆ هاتووە وەرە دەربازم بکە بە سوپایەکی بەهێزەوە ئەچێ دوای ئەوەی کە سەرکەوتووە بێ والی بەغا دەسەڵاتداریەتی پێ بەخشێت لێرەوە بۆ موکوریان و سابلاغ و لەولاوە بۆ هەولێر و هەریر و اینجا ئەگەڕێتەوە بۆ زەنگاباد و بۆ کوێ و بۆ کوێ تا ئاچێتەوە سنەومەریوانەوەی هەموو پێ بەخشێت لە هینی ئەو چاکەیەکە و کردوێتی. دوای ئەوە ڕەنگە بڵێن عەبدوڕەحمان پاشا کە کەسێکی زۆر دیار بۆ هەموو مێژوەکان لە ئاست عەبدوڕەحمان پاشا ئەوەستن کە زۆر بەتوانە بۆ من یەکێ لە تواناکانی بازەکەم. وەختێک کە لێرە عوسمانیەکان دەریەکەن ئەچێ بۆ ئەردەڵان ئەچێ بۆ لای ئەمانوڵڵا خان سوپای عوسمانی ئەچێ ئەمانوڵڵا خان ئەڵێ با بڕۆین بەیەکەوەڵێ نا تۆ لە دوای من خۆت حازر کە ئێمە ئەڕۆین پێشیان پێگرین با زۆر نێنە پێشەوە کە ئەمانوڵڵا خان ئەچێ سەیرەکاوە کەوتونەتە ناو سوپای عوسمانیەوە ها ئێستا سوپای عوسمانی بشتێ ها تۆزێکی تر بانگی نیگار کێشەکەیەکە ئەڵێ وەرە ئازایەتی ئەم کوڕە شێرانە ببینە جوان سیر کە دوایی بڕۆ لە دیوەخانەکەم لەسەر دیوارەکە وێنەکانیم بۆ بچێش وێنەکانیانم بۆ بچێشە ئیتر ناگا ئەمانوڵڵا خان هاوکاری بکە کە ئەوان سوپاکە شتێنن بەداخەوە ئێستا ئەگەر دیوەخانەکەی ئەمانوڵڵا خان مابێ و ئەو نیگاران ئەو نەخش و نیگارەی کە کێشراوە مابێ دەستکەوتێکی زۆر گەورەیە بەڵام پێ ناچێ مابێ. با بڵێن ئەمە دیارترین ینی ناڵێمە گینا ئەحمەد پاشای بابان یەکێک بۆ لەوانەیە کە دوامیر بووە یەکێک بۆ لەوانەیە کە لەسەر چی لایەن برد لەسەر ئەوە لایەن برد کە کەڵکەڵەی دروستکردنی قوارەیەکی سربەخۆی کوردی لە مێشکا بوو و بۆ ئەوە سوپایەکی نظامی یەکەم سوپای نظامی لە ئیماراتی کوردستانە کە دروستکرابێ ئەحمەد پاشا دروستی کرد و لەسەر چنار بوو لەبەرەوە لایەن بێگومان شاری سلێمانی بووە کۆتا وێزگەی دەسەڵاتدارەتی میرایەتی بابان. شاری سلێمانی لە ڕۆژگاری بابانیەکانە بەهۆی ئەو بیئەگونجاوەی بابانیەکان و میرانی بابان و سەرانی بابان لە سلێمانیە فراهەمیان هێنابوو بوو بۆ وێزگەیەکی گرنگی پەرەپێدانی زمان و ئەدەب و زانست و شعر و هەروەها وێزگەیەکی گرنگ بۆ خانەقا و بۆ تەکیە و بۆ مەولاناکان و هەروەها بۆ هەموو تەریقەتەکانی کوردەواری. شاری سلێمانی توانی مێژوویەکی پرشنگداری هەبێ لە سەردەمی میرایەتی باباندا بە جۆرێک لە نێوان ئەدەبیاتی کوردیدا و لەسەر زاری شاعرانی ناودارانی کوردیدا گەلێک هۆنراوە و گەلێک داستان لەمەڕ شاری سلێمانی باسکراون لە سەردەمی میرایەتی بابان. بەداخەوە شاری سلێمانی بووە کۆتا وێزگەی دەسەڵاتدارەتی میرایەتی بابان و بەهۆی ئەو پلانە نێودەوڵەتیانە و ئیقلیمیانەی ڕۆژگاری خەلافەی عوسمانیەکان و هەروەها ڕێکەوتنەکانیان لەگەڵ دەوڵەتانی ئێرانی و تورکی وای کرد تەواوی میرایەتی کوردان لە ناو بپێچێت و هەروە میرایەتی بابانیش وەکو یەکێک لە میرایەتیەکانی تری کوردستان لە شاری سلێمانی خۆری تەمەنی ئاوا بوو.
هەڵکەوتەی جوگرافیایی سیاسی میرایەتیە کوردەکان و بەهێزی یەک هەڵوێستی دەسەڵاتدارانی دراوسێ کوردستان لە هەمبەر بابەتی دەسەڵاتدارەتی کوردان کێشە و ململانەی نێوان بنەماڵەی بابانیەکان ڕێکەوتنە سیاسی و نێودەوڵەتیەکان هۆکاری گرنگ و سەرەکی و وەکۆتاهاتنی دەسەڵاتدارەتی میرایەتی بابان بوو بە جۆرێک میرنشینەکە لە نیوەی یەکەمی سەدەی 19 و لە ساڵانی 1850 خۆری دەسەڵاتدارەتەکەی ئاوا بوو. خۆی هۆکاری ڕسمی ئەوەیە ئەمانە میرنشین و دەوڵەت نەبوون واتە کوردستان خاوەنی کۆمەڵێک میرنشین بوو ئەم میرنشینانە لە کاتی تەنکانەیە زۆر بەکەمی نەبێ پشتیوانیان لە یەکتر نەکردەوە پێچەوانەوە مەسەرەن پشتیوانی دەوڵەتی ئێرانیان کردو بەرامبەر بە میرنشینە هاوڕاگەسەکەی خۆی پشتیوانە لە عوسمانی کردو بەرامبەر بە هاوڕاگەسەکەی خۆی کوردستان لە دوای ئەم دەرفەتانەی کە بۆی ڕەخساوە لە دوای کشانەوەی هێزەکانی مەغۆل لە دوای کشانەوەی هێزەکانی ئاقۆینلەوە قەرەقۆینلەوە ئێلیخانیەکان تەیمورخانی لەنگ دەبین لە هەموو ئەو دەرفەتانەدا تەر سەردەمی دەوڵەتی عەباسی و بۆیەکانیشدا کوردستان لە باتی ئەوەی کە لەم بۆ شایانە کە دەسڵاتی داگیرکەری لەسەر نەماوە لە یەک قەوارەی کە هەموو سنووری کوردستان بگرێتەوە خۆی ڕێکخاتەوە بە پێچەوانەوە هەر ناوچە و هەرێمێک میرنشینێکی بۆ خۆی دروست کردووە کەواتە هەمیشە میرنشین لە ناوچەی هەرێمی جیاواز و سەربەخۆ بێ لەوەی تەنیشتی ئەوەی تەنیشت سەربەخۆ بێ لە تەنیشتی هەمیشە بۆ داگیرکردن و ڕووخان ئاسانن واتە دەوڵەتی عوسمانی بۆیە بە میرنشینی کوردیەکان وێراوە لەبەرەوەی ئەم قەوارانە قەوارەی جیاواز بوون و لە کاتی تنگانە پشتیوانە لە یەکتر نەکردووە هۆکارێکی ئەمە مەسم هۆکارە گرنگەکانە هۆکارێکی تر لە ئەمەدا ئەوەیە کە هەموو وڵاتانی ئەوروپی بریتانیا رووسیا فەڕەنسا لە دوای چارەجی یەکەمی سەدەی 19 و بەتاکید لە سەردەمی سوڵتان مەحموودی دووەم 1838 پشتیوانە لێکرد بۆی کە زارێک کە مەرکەزیەت بگەڕێنێتەوە بۆ دەوڵەتی عوسمانی بۆ ئەوەی کە زاڵ بێتەوە بەسەر هەموو ئەم قەوارە لا مەرکەزیانەی کە لە دەوڵەتی عوسمانی جیابوونەتەوە لەوانەیە بۆ قەوارەکەی محەممەد عەلی پاشای میسریش ڕاست بێ لەو چوارچێوەی ئەمەدا پشتیوانێکی گەورەی ئەوروپیەکان و رووسەکان هەبوو بۆ ئەوەی کە سوڵتان مەحموود بتوانێت زاڵ بێ بەسەر کۆی ئەو میرنشینانەوە لە جێتی ئەم سیستەمێکی مرکزی دروست بکە لە ڕێگەی سنجاق و ناحیە و قایمقامەکانی خۆیەوە ئیدارەی ئەم دەوڵەتە بەرێ و دەسەڵاتی میر و میرنشینە لە مرکزیەکان لا بەرێ ئەمە دوو هۆکاری ڕئیسین هۆکارێکی دەرەچی هۆکارێکی ناوخۆ بەتاکید کۆمەڵی هۆکاری تر هەن وەکو هۆکاری ناکۆچی هۆزایەتی هۆکاری نەبوونی ئینتیما هۆکاری نەبوونی شاری گەورە و بنیادی ئابووری کۆمەڵی هۆکاری تر هەن بەڵام تەسەوڕ دەکەم بۆ خوێندنەوەمان بۆ ڕووخانی میرنشینە کوردیەکان کە هەمویان لە 1830 بۆ 1850 قڕانیان تێکەوت دەتوانم بڵێم هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ ئەم دوو هۆکارە سەرچێ لەگەڵ کۆمەڵی وردە هۆکاری تر.